سەرەتا دکتۆر دەمانەوێت بیۆگرافیای تۆ بزانین. لە شعرێکی خۆمدا بە ناونیشانی بایۆگرافیای من بە دوو دێر باسی دەکەم، بە دووسێ دەر. بەڕای من کفایەتە ئەوەندە، یعنی لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیش وەک ئێستا کە تێداین هەمان پرسیار وەڵام بدەمەوە، ینی ژیان نامەی من یا بایۆگرافیای من، وابزانم هەر تەمەشای ئەو یەک دوو دێڕەی ئەو لای بکەین بزانین چ بنووسێ. بۆ چونکە ئەمە هەمومان لەدایک دەبین، هەمومان چوینەتە مەکتەوی سەرەتایی، هەمومان چوینەتە ناوەندی و ئەم دەبین ناوەکان بگۆڕم، ئامادەیی و زانکۆ و دکتۆرا و قسەی قۆڕ و هەمومانەوە دکتۆرین، بەس کەس بەرهەر پیرواڵ نییە. کەواتە ئەمن دەبێ ژیانم جێڕانەوەکەی هەڵگرم بۆ کتێوێکی ئاوهای کە بتانم معنایەک بدەمە ژیانم، نەک ژیانم ناشرن بکەم بڵێم وەڵا من ڕاستەکەی ئەرەشیلان لە چا مەکتەبی بوو ئەمن تەواو کرد، هێشتا نەگەیشتی ماوە عومرەی لە کچی خۆم پرسم و باسی ژیانی خۆم بجێڕمەوە، زۆر ڕقم لەوەیە، چکە هەمووتان ژیانی خۆتان جێڕنەوە. ئەنگۆ دەزانین قەزم چییە؟ برادرێک کتێبێکی نووسیە لەسەر دکتۆر نەوزاد باجگری، کتێبێکی 570 لاپەڕەیە. ئەو نووسەرە خۆشەوەیە لەو برادرانەیە کە باسی نووسین دەکات چییە. زۆر پێم خۆشە لە عەسڕێک دەژیم کە کتێبەکانم یەک فلسی سوتای ناکا، بەڵام کتێب نووسین ئەمڕۆ برەوی پەیدا کردیە بۆ پارەوە پەیدا